بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه أنا رجلتي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار دتشي باب فلان دادني رنج بخسار دتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وشنا هلا والله لا يهيني. ذاتي خواجه بعت هذا 10 دقائق لقيناك. طبعا لا بابا حياه من الشرش مالك يا بكر فرموا 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 الله كاكا خير بي ماشي يا اخويا بخير بي مالك الرناق بخير بك كاكا كيان. يا اخويا بخير بك. أمتي بسرت والسلام بي كل تيكم بخوا اسمع ويا المدي خوشكا كديم كاك بخوا دون دوت ناف جلب شتوا والباب الرفيقي تولى الصلح آخر آسيا يخوش مع خلني ويشاني ورا سريع شيكا ببيانو إيش والله. وشتي يا اخويا بخير يا أخوابي ايوه من على كان كوان والله من على كامل قلب يا غم. انا وكرر هاي فوري. جاب ذاتي اخويا عثمان انا سياريان في بلو كاميرا بنحمي بينو سي بينصا بكر. بلي بلي اللحن وآوازك يزول بقوة تا والله بكر جاند آخر أول سكنات وحركاتي من على كان ما بزيد لك قرقة مسبتين ليك كردين ودريان كردين نا بابا والله أبوي هذا جا والله وابي ايه مجدرة كان بكر. بلي كاكا جان مالي خوتا بساقة وبم كنا بقول باين من على كانيش من ورا جورو برو فرمو دي. آخر أجابتها أن خوش من على كان بمؤرب كرتو مالي خوتا دبرو بساقة دبرو دي وخسيكي كاكا جان فرمو دي بساقة دبرو دي. برو. بس زورنا خوش علي بلية دبرو بساقة دبرو دي دهني شهان أمامك. كاكا جان وش بيا خام. عمر النمر يا أبو خالتي يا والله خير. والله بخير يا بابا. تشيبو. بقبري باكم بلا قوماني يا اخوة شو رايك ده باش بكر. بلي وستا. وتشيبو. بلا وجهي والزرمة والله باقي خمر واسي وسوريا كم بخار لك عمر أي شيء ذاك اللي وياه والله باقي راسي شو شكان قصنا لك نعوج لكان لا حول قينا بقرباني خوبي. بس علم خاله بكر عزيزنا بيوتو نانا كيبو مالان كرة منا ناك وحمي مولوهين انا كتبو بالان تكبي موتوت وزنبو بيني بمالي دايك بوات باوكا باوكا سيبلا شورەکی پراسەی گرتووە یەکچەکەم دەنێرە بخەوە ئەخە ناکرێ خۆیان دوو هۆ دەیانەیە فەقیرە تۆ ئەم حیجزکەیت و ئەوە حیجزکە ئەی خۆی هانی زين سؤال عثمان جاني ما خو انا تشيل سبانه خير زور يعطي ديواني بكر. بلي قينا كاكا جان قينا. شت لەم سەرۆ خۆشە ئەگەر پێتان ناخۆشە کاکە مناڵەکانە بەمو ئەڕۆ أي الرو كاكا جان وكي قسيا كرة مالكش بقرباني خوتان بيا وتشيا. ئێستا بە قوربانی هەستیشم ئاپچم بۆ لای ازاي لي عن ميتو اخوة نسیحەتیانەکەم بابزان ئێوە بچۆ ڕۆ بە لە پێش هێز من بجولێنم ژورە ناجوڵێ ناجوڵێ. هیچ هیچ ئاوە دوو قسەی خۆش كاكا تخولي الميا. بافێر عثمان جعفر بو مێنە بۆ خاچی پێخەمبەر هەستی ورا كاكا ورا بەرەتی والله باو وەردانشە جۆ بگرم ئەم ماڵی خۆمان نییە ئەم ماڵی پورە ئاسیاتانە عادل و عاقڵ دائەنیشن هارو هاجی ناکەن لاساری ناکەن ئەژینا خۆ ئاگای لێ هەموو چی لە ماڵێ بە شەقیم داوای لێبوردنەکە ئێوە مەقسەد نێوە نیە قايتيكا خوازە هێڕۆڵێ مە چەند لێرە ئەمێنینەوە نازان قربو سلام عثمان جان كم روجه منه ڕۆژ تۆ بڵێ چەند مانگ ئەمێننەوە بكر. بلي ئەزانیت چۆن ئاسیای خوشکم ئەگەر ئەزانن پێتان ناخۆشە کاکە مناڵەکانە بەمو ئەڕۆ نا كاكا جان وكي قسيت خواوا ماليه. مال خزمتاه. ممنون جارۆڵە بۆیە ئەڵێم نەسیحەتتانەکەم تۆزێک عاقڵ و عادل و یاپل بن ئەرێ باقیاتی چییە؟ بەخوا نازانم منیش بیستومە لە دایکمەوە بیستومە زوو كاكا. هەرە خۆشکم هەمووی فێری ئەمە بۆ چیە ئەمە أري وتشي تانا أرتو ورا عثمان إبراهيم تا أوديو. باش جۆ بگرم دەنگی کاکە بەکرد دەرنەهێن نانە دەرینایە چی دەرنایە ئێدە دەنجێڵەیە ئادە باشە قال كافر أي تو بوشو.
والله منی ژێم لەگەڵ تۆ کە عوسمان نا تۆ مێ تۆ گەور لە مناڵەکان بێ بڕۆ عوسمان نانا پورێجا خۆی مناڵ نیە خاڵە بەکراگای لێ بێ وەڵام ئەگەر ئێمە ئەگەڵمان لەو بێ چەنە بازی چەنە باز من مەزانی هەستی تخوا ببووە بڕۆ کاکەگیان بڕۆ وەرە دانیشە خاڵە بەکرشین و شەکر کوڕە بنفەخەلات بە بۆ فاڵم پێوە تۆ بۆ چۆرە تۆ دانیشە تو قسەی قۆڕمەوە بکە قسەی قۆرچی ئەدەبت یابێ بڵێ قسەی خۆش نانا میژمە بەسمەوە بوو خاڵە بەکاتێ بۆتانەکەم تێگەشی بە ئاملێکەمەوە خۆشکەوە دڵمانەوە ئەمە هی پورتانە وەڵڵاهی ناوچەوانم ێشێ خێر ئاسیای خوش بوو ئەی کاکەگیان هۆجارە داخی نارین کە ئاوا شی کردو بۆ تۆ نەبوو وا برینم مەکولێنەرەوە داخێکە و لەسەر دڵما کوڕە خۆدایەکی کراسەڵەش نەمردووە ئەو نا هەموو دنیا مەمنونی تۆیە هەزار کەس وعدیامی هەر قسە بوو بەخوا ئاسیا ئەم جارەوانیە کاکەگیان ئەڵێم مەجموعەیە ڕستنەوە بۆ نێرم بزانە کامە بەدڵ بوو هەر ئەوە ئێستام نەڕۆم بە دایرە لێ کۆ دەکەین بۆم نێرەوە حەقێ نەبێ دەکوای چۆن سەیری کەم ڕسمەکان بۆتە نێرم کوا مۆبایلەکە پێ ئێستا بۆتە نێرم خلە من لێک کاکەگیان ئێستا بە ئایدرۆ بۆتە نێرم بە ئەندۆمی ئەندۆمی چی کاکەگیان نا بە قوربان و ئایدرۆ کامەیە ئابرسیکەرەوە ئەرێ ئەمزانی دە ئێستا هەمووی بوو ئەنێرم تۆ بە سەیری کە ئیتر هەر هەمووی ناوی تایە تەمەنی تایە ئیتر بۆ خۆ سەیریان کە و جەم لێ بگەڕەوە ئەو وردە وردە هات کەمێ خۆشی بکە بە دڵمانە مامە بەکر خۆشی کوڕی شڵا خۆشیەکەم بە دڵتانە باشە بە ساقەبە بازم پوراسیە باین کردی کورە و پورە ئاسیانی ئەوە لەمانێ ها نەیاڵێ کاکە ئیستراحەتی لێ هەڵگرتوم دەبێ ئاسیا بانگەکە دەبێ بەکر بانگەکە دەبەسە بێدەنگ باشە جاگوێ بگرین یە قسەی خۆشتان بۆ بکەم ئەوە باوکم ئەمری خوای کردووە بێەوەی بنیا بەسە ڕۆڵە ئێمەش عەشیرەتدارین کە زارین کاکە خێمەمان هەڵاوە جا خێمەکە ئەمەنگە گەورە بۆ ڕۆڵە سەرێکی لە هەولێر بوو سەرێکی لە سلەیمانی بەسەری ئەو عوسمانە تەنکەری ئاومان ڕاگرتووە 36,000 لیتر کولی سامەترێ تەنکەری ئاوی 36,000 لیتریمان داناوە بەڵڵەبەت قسەی تۆ وایە ئەجا خاڵە بەکر ئەو ڕۆژەی کە تۆ باسێکی و تەعزێر یەک بارانێ بوو لەگەڵ باوکما بە پێ لە هەولێرەوە حتا سلێمانەتینەوە بەخوا تەڕیشنەوە کورە ڕۆتۆ بۆ ئەمە درۆزنی درۆێ بکە ڕێ پێ بچێت چۆن لێوە هاتی وێرە خاڵە بەکرجیان بەژێر خێمەکەی تازەکی باوکتا هاتی ئەوە تۆ لەوە چێگاڵتە بە قسەکانی من بکەی بلا بەو خۆیان بێ بە عوسمان بڵێ بشکاتێ بکەم حاو ناموسێ بەرە وەڵڵاهی خاڵە بەکرزانی چی قسەکانت خۆشە نیا خۆ زۆرمان خۆشکەوی عوسمان بۆ تووشی شامەلێک نەبی لە خۆتەوە بەخوا کامەیان جوانە ئەویانە قابیلە مەمنوانم زۆر ئێستا دەست پێ بکەم بە سەیرکردنی خۆ سەیری وەڵام نەڕۆم بۆ دەوام لەگەڵ بەکە ئەم دەوام ئێستا وەختی دەوامە دقیلە تۆ کا هەڵی بژێرە و تەلەفۆنم بۆ بکە یعنی هەچ کامێکیانم بە دڵ و یەکسە بڵێم ئەوە داینێ بۆ خوشکی خۆ دەدەی یەڵە دە تۆ دەباش دەی بە قوربانە مەم جارە خۆ حافیز کاکەگیان سەر چاوە بەخوای ڕفتەکان زۆر خۆشە بەکە هەستا با بڕۆین دەی درەنگە بۆ داوامۆنی نەماوە مناڵەکان ئێوەش هەستان کرد ئەوە سەلاجەکە هەموو شتێکی تایە ئەگەریش هەستان لە هیچ نەبوو خۆ زۆجار بۆتان بخەونەوە دەست خۆش بە پوراسیە عەزەی پوراسیە بەکرمە بە لەگە خۆتا بێتە تیابێ بڵە خاڵە بەکرد بەکر بەلیێ با بڕۆین ئەخ دەمەی بەوە تۆزە فشەی بۆ بێتر بێت کە هاتمەوە بەکر خێمە یاخۆ بەکر جوز بەکر هیچ جواب بگیرن ئەم بلێ یان گێژیان زۆر عاقڵە 100% ئەو باوکە مادەم توی ئەو ژوورە پلانشی بەدەستەوە وەڵڵاهی ڕاستەکەی بلاوە تا خۆشی لێدەن کردووە فەراتە پلانێک مەیە فەر ئەچین لەوێ گوێگرین و 1 2 3 دەرگاکەین یاڵە ئەری ئەمە ڕەحەت خۆمە ماشەڵڵا لەو ئەدەبەتە ماشەڵڵا لەو ئەری ئێوە بەشەرن ئەری هار مەکەن شێت مەکەن بۆ ئەکەرەتی و باوکگیان زۆرمان برسیان ی کوڕم پورە ئاسیان نەوی لە سەلاجەکە خوانی تیا بڕۆم بیخۆن باوکە بە قوڕام زۆر ترسم باوکە ڕ تۆ ترسی هەتی بۆ سەلام هەیە بوێرە سێرەکە لە گەڕەکە باشە بەڵام من نییە لا حەولە باوکەگیان من لە لای تۆ بخەوە ئیکچم بۆ ناچە ژوورەکەی پورە ئاسیا بە ساقە بم ئەخوا بۆ ڕاوە ساون ناڕۆن کوڕی عوسیلە ئەڵی بەچکە بەرسیلە ئەدە پسسینە بخاتی پێخەمەر خوا لە هەم پسێنێت شتێکی کردەژێ سەری نەکەیەوە
بۆ ئێمە پێویستە ئاگامان لە هەموو تەلەفۆنەکانی باوکشم پورە ئاسیا بێت. دەکاتە سەر چی بکەین؟ تازانی چەکەین؟ آه. ئەچتە بەر دەرگا لە دەرگادەی تاق 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 لە دەرگادەی کەوتم کێیە؟ تۆ چیەکەی؟ ڕێک دیتە ئەم لای دەرگاکە و دیتە ژوورەوە. ئێمە بۆچی وا بکەم؟ تۆ ئەوە بکە و حەقت نەبێ. ئەی مەشت؟ من و تۆ خەوین. ئاوا؟ یاڵاتی. دەبڕێتە بڕ. شوکە. بڕ. هەر گەرە بخەوین. باوکە ڕۆجا خۆ ئەمە بێ بە نسیبم هەر یەکەم شەو جەڵدەی لێمەیە پێڵم جەڵدەی هیچ دەرگایە ڕۆڵە دەرگای چێکتان بیکەنەوە ئەم هەتیوە ئەم هەتی بەبزم بزانم چیەکە ئەو دەرگای بۆ ناکەنەوە بلا هەستی ئەرە ڕۆڵە دەرگایە هەستی هەستە ڕاکەوت دەرگای بکەرە کوڕم دەرگایە دەرگا کوڕم دەرگایە بڕۆ بزانە چییە؟ کێیە؟ سێکە ئێستا من ئەچمە ژێر سیسەمەکە ئێوەش ئەلێرە من مەشغوڵیکە. ئەرە تۆ چی دەخت چی؟ هەستی خێرا بەسەر باوکم فێڵ باز بە تەماش ئەمە چییە کوڕە خۆژێری پێوەنی ئێوە بە تەمای شتێکی و من نەزانم پلان دانی ئاوە دانیشم جارجارش ئاوە چاشی بێەوە بەشوانیگەن ئەوە چێ برن مستووە؟ وڵای نازانم وازان خەوی بلە. خەوی لەکەوتووە. بلە بە پێوە خەو لێکەوتووە؟ باوکەوە زانین چێ جاجارا خەوم لێگەی بە دەم خەوە ڕۆم لا حول ولا قوة إلا بالله ئەڵێم باوکە دەرگای شێ بوو نازانم چ سەگ بابێک بوو لە دەرگای یام نازانم ئەم لام کرد ئەو لام کرد کەس دیار نەبوو بەخوا باوکەوەی من بزانم ناڵی گەڕەکن بە بەکر فێر بوون ئەوجا وەرە کوڕم بەکر بەکری چێڵی بەکر لە عوسمانی باوکێ بووە بەڵێ کا بەکر با بۆ مێردی پورتە دەبڕنی سراحەکەم دانیشن یەک دەقە ئەو کوا دانەیەکتان نەخسە والله ئەوە هینە لە تاوالێتە باوکە لەوەیە دەبڕم باشە کە دەرگا بوو ڕۆڵی چێکتان بچن بیکەنەوە ناچی سەرچە. دەبڕم تۆپم دێ لەوێنە خۆمەوە لەوێ نابڕۆ پاڵی خان چنیێرە کەرێکە کاتی وە حساسە تەلەفۆن بۆ ئەکرێ دەرگایە دەرگوی سەگ ئەو کەدادێ هەشتە بلا ڕوویەک لە یەک جوانتر نۆزدەیە ئەم نۆزدەیە شێتی کردوم هاری کردوم خەریکە کەرە بم بۆی 67 کڕاسێرم کردو لەسەر ئەم نۆزدەیە یاگەی ستۆپەکەم تەواو نۆزدە تۆهی خۆمی قوربانە بم با تەلەفۆنی بۆ ئاسیای خوشکم بڵێم نۆزدە تەواو بڕایەوە ئەو ناڵاوە ئەسمەرە ئەوەتە ئەو ئاسیا ئاسیا گیان باشی باوکی من جوانی کاکەگیان خوشکە جوانەکەم تۆ باشی بەستا خۆم نزیکی 6 کەڕەت سێرم کرد لەگەڵ ئەگەمە ڕقم نۆزدە یەک مۆچۆرکەم پیاە ئێستا ڕقم نۆزدە و بەدڵە یعنی نۆزدەم بۆ هەڵژابی تەوا بە قوربانم بزانم چیم بۆکەی سەرچاو ئەڵێم بۆ هەر ئەمڕۆ هین ناکەی مۆعیدێکی لێوە ناگری بۆ کافتریایە دانیشە قسە بکەین بەیەکەوە ئەی ڕۆکاکەگیان کافتریای چی وەڵا ئەو ناچێتە کافتریا و شتیوە ئەی حەل ئەخرەی چۆن ببین خۆ من نەیبینم سوێمە بێتەوە ئێ کاکەگیان ئەو ناچێتە کافتریا و شتیوە وەرە بۆ دایرە ئەویش بانگەکەم جا ئەو مامۆستایە ئیتر تۆ وەکو مڕاجعێک خۆم پێ دەڵم چی بکە و چۆن قسەی لەگەڵا بکە چەندێکی کە لای تۆ بم نیو سەعاتێکی تر بێ باشە باشە بەسەر چاو دەکش باشە بەسەر چاو دەیخواو لەگەڵ قوربانی خوشکی خۆم بخوا لەگەڵ بوو بینم ئەرۆ نامێنێت ئەزان چی بیسی و خێرە ئەڵێ ئەگەر نەگەم بە فرێ باوکەم باوکم ژنێن بەرە ڕاکە باوکم